سلااوان لێبێت وەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لە خزمەتتانداین بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی ڕۆژی یەکشەممە سەرەتا سەردێری گرنگترین هەواڵەکان. کۆبوونەوەی دایکانی دادخوازی بۆکان لە ماڵی هەمیشە زیندوو شەهریار محەممەدی، ڕێزگرتن لە یادی سێ گیانبەخکردووی شۆڕشی ژینا لە سنە و بۆکان، ناچارکردنی قوتابیانی کوردستان بۆ بەشداری لە خۆپیشاندانی پشتیوانی لە حەماس، گواستنەوەی هاجەر سەعیدی بۆ زیندانی سنا، کوژران و برینداربوونی سێ کەس بەهۆی تەقینەوەی مین لە مێهران، ئازادی توماش ساڵحی بە جانانی وەسیقە لە زیندانی ئیسفەهان، خۆپیشاندانی هەزاران کەسی خوێندکاران و کۆمۆنیستەکان لە یونان و گیان لە دەستانی دەیان کەس لە بردومانی مەدرسەیەک لە غەزە. درێژێ هەواڵەکان. کۆبوونەوەی دایکانی دادخوازی بۆکان لە ماڵی هەمیشە زیندوو شەهریار محەممەدی، ڕۆژی شەممە 27 مانگی خەزەڵوەر، دایکانی دادخوازی بۆکان لە ماڵی دایەمینا دایکی هەمیشە زیندوو شەهریار محەممەدی کۆبوونەوە یادی تەواوی گیانبەخکردوانی شۆڕشی ژینایان بەرزنرخاند. جگەی ئاماژەیەکە ڕۆژی هەینی بازاڕیانی شاری بۆکان بانگەوازی مانگرتنیان بۆ ڕێزگردن لە یادی گیانبەخکردوانی شۆڕشی ژینا بڵاو کردبەوە و بڕیار بوو بنەماڵەی دادخوازان و خەڵکی ئازادی خواست لەسەر مەزاری گیانبەخکردوان کۆببنەوە، بەڵام بە دوای گوشار هەڕەشە و ڕێگریکردنی ناوەندە ئەمنیەتیەکانی ڕژیم لە شاری بۆکان، دایکانی دادخواز لە ماڵی دایەمینا دایکی هەمیشە زیندوو شەهریار محەممەدی کۆبوونەوە. بەشداربووانی ئەو مەراسمە وێڕای ڕێزگرتن لە یادی تەواوی گیانبەخکردوانی ڕێگەی ئازادی و بەرابەری لە بەیاننامەیەکدا سەرکوتی وەحشیانەی بنەماڵی دادخوازانیان لەلایەن ڕژیمەوە بە توندی شەرمەزار کرد و دووپاتیان کردەوە کە یەک ڕیز و یەکگرتوانە دادخوازی خوێنی بە ناحەق ڕژاوی ڕۆڵەکانیانن. ڕێزگرتن لە یادی سێ گیانبەخکردووی شۆڕشی ژینا لە سنە و بۆکان، ڕۆژی شەممە 27 مانگی خەزەڵوەری 1402 هەتاوی کۆمەڵێک لە خەڵکی ئازادی خواست هاوڕێ لەگەڵ بنەماڵەی گیانبەخکردوان میلاد معروفی، غەفور مەولودی و ئومید حەسەنی لە شارەکانی بۆکان و سنە لە سێ مەراسمی جیاجیادا ڕێزیان لە یادی ئازیزانیان گرت و پەیمانیان لەگەڵ ئاواتەکانیان نوێ کردەوە. میلاد معروفی تەمەن 23 ساڵ و غەفور مەولودی خەڵکی بۆکان ڕۆژی 26 خەزەڵوەری 1401 بە تەقەی هێزەکانی ڕژیم بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانەکران. ئەو دوولاوە شۆڕژگەڕە پاش چەند کاتژمێر بەهۆی سەختی برینەکانیانەوە گیانیان لە پێناو ئازادی و بەرابەریدا بەخت کرد. هەروەها ئومید حەسەنی هاوڵاتی خەڵکی سنە پاش گەڕانەوە لە مەراسمی چلەی پەیمان مەنبەری داریوش عەلیزادە، یەحیا ڕەحیمی و محەممەد ئەمینی لە گیانبەخکردوانی شۆڕشی ژینا بە تەقەی سەرکوتگەرانی کۆماری ئیسلامی گیانی لەدەستدا و تێکەڵ بە کاروانی گیانبەخکردوانی شۆڕشی ژینا بوو. ناچارکردنی قوتابیانی کوردستان بۆ بەشداری لە خۆپیشاندانی پشتیوانی لە حەماس، ڕۆژی شەممە 27 خەزەڵوەر دەسەڵاتدارانی حکوومەتی بە مەبەستی بەڕێوەبردننی خۆپیشاندان بۆ پشتیوانی لە حەماس و دروشم دژ بە ئیسرائیل قوتابیان و فەرمانبەرانی فەرمانگە حکوومەتیەکانیان لە شارەکانی کوردستان و ئێران ناچار کردووە بەشداری لەم گردبوونەوەدا بکەن. بە پێی زانیاریەکان ناوەندە ئەمنیەتیەکان لە شارەکانی کوردستان بە گوشارخستنە سەر قوتابیان و بەبێ ئاگادارکردنەوەی بنەماڵەکانیان هەوڵیاندا لە ڕێپێوانی سەرتاسەری دژ بە ئیسرائیل بەشداری بن و پشتیوانی لە گروپی حەماس بکەن. بەڵام بە پێی زانیاریەکان قوتابیانی کوردستان بە مانگرتن و بەشداری نەکردن لەم ڕێپێوانەدا وەڵامی هێزەکانی ڕژیمیان داوەتەوە و تەنیا کەسانێکی سەربەخودی ڕژیم لە ڕێپێوانەکاندا بەشدار بوون. لە شارەکانی بەلوچستانیش بە هەمان شێوە کارمەندانی دەوڵەت و قوتابیان لەژێر گوشاری ناوەندە ئەمنیەتیەکانە ناچار بە بەشداری لەو مەراسمە حکوومەتیەکران. هاوڵاتێکی بەلوچ لەو بارەوە ڕایگەیان ڕێخستنی ئەو مەراسمە لە کاتێکدایەکە خەڵکی زاهیدان و بەلوچستان بەگشتی لە هەموو مافە مرۆڤیەکانیان بێبەشن و وەکو خۆیان دەڵێن بەلوچستان غەزەیەکی دیکەیە، بەڵام لە ئێران. برینداربوونی سێ کۆڵبەر بە تەقەی هێزەکانی ڕژیم لە سنووری بانە،
شەوانی پێنجشەممە هەینی و شەممە 25 بۆ 27 خەزەڵوەری 1402 سێ کۆڵبەر بە ناوەکانی شەهرام مرادوەیسی، ماهان موسەوی و کەماڵ خزری بە دەستێژی گولەی سەرکوتگەرانی کۆماری ئیسلامی لە سنووری هەنگەژاڵی بانە بە سەختی بریندار بوون. بە پێی راپۆرتی کۆڵبەر نیوز شەوی شەممە 27 خەزەڵوەر کۆڵبەرێکی خەڵکی سەقز بە ناوی شەهرام مرادوەیسی بە فیشەکی جەنگی هێزەکانی ڕژیم لە سنووری بانە بە سەختی بریندار و بۆ نەخۆشخانەی شەفای سەقز گوازرایەوە. هەروەها شەوی هەینی 26 خەزەڵوەر کۆڵبەرێکی مێرمەنداڵی تەمەن 16 ساڵ و خەڵکی سەقز بە ناوی ماهان موسەوی بە تەقەی هێزەکانی هەنگی مەرزی هەنگەژاڵە بە سەختی بریندار کرا. شەوی پێنجشەممە 25 خەزەڵوەر کۆڵبەرێکی خەڵکی بۆکان بە ناوی کەماڵ خزری لە هەمان سنوور بە تەقەی سەرکوتگەرانی ڕژیم بریندار و ڕەوانەی نەخۆشخانە کرا. گواستنەوەی هاجر سەعیدی بۆ زیندانی سنا بە پێی هەواڵی گەیشت و نیوەڕۆی ڕۆژی شەممە 27 خەزەڵوەری 1402 هاجر سەعیدی چالاکی بواری مافی ژنان لە شاری سنا بە مەبەستی تێپەڕکردنی حکمی 1 ساڵ بەندکرانی ڕەوانەی زیندانی ناوەندی ئەو شارەکرا. هاجر سەعیدی هاوڕێ لەگەڵ کۆمەڵێکی دیکە لە چالاکانی کرێکاری شاری سنا ڕۆژی 28 گوڵانی 1402 کاتێک سەردانی ماڵی باوکی هەمیشە زیندوو هومەن عەبدوڵڵاییان کردبوو دەست بەسەر کرا. ناوبراو پاش 1 مانگ بەندکران لە گرتوخانەی سڵاعەتی سنا بە دانانی وەسیقەی 1 میلیارد تمەنی ئازاد کرا. دواتر لە قیەکی دادگای ئینقلابی سنا بە سەرۆکایەتی قازی سەعیدی و ئەو چالاکە مەدەنیەی بە تۆمەتەکانی ئیجماع و تەبانی لە ڕێگەی پێکهێنانی هەستەی کۆمۆنیستی و هاندانی بنەماڵەی گیانبەخکردوان بۆ ئەنجامدانی چاوان دژ بە ئەمنیەتی نەتەوەیی بە 2 ساڵ زیندانی تازیری مەحکوم کرد. سزای سەپێنراو بەسەر هاجر سەعیدی لە لەقی چواری دادگای پێداچوونەوەی پارێزگای کوردستان بە سەرۆکایەتی قازی مهری و ئاقایی بۆ 1 ساڵ زیندانی تازیری کەم کرایەوە. کوژران و برینداربوونی 3 کەس بەهۆی تەقینەوەی مین لە مێهران. نیوەڕۆی ڕۆژی چوارشەممە 24 خەزەڵوەری 1402 بەهۆی تەقینەوەی پاشماوەکانی سەردەمی شەڕی 8 ساڵەی نێوان ئێران و عێراق لە ماڵێکی شارۆچکەی ئیسلامیەی سەر بە شارستانی مێهران لە پارێزگای ئیلام 2 کەس بەناوەکانی شەهرام تەمەن 27 ساڵ و عەباس شیرینیان 35 ساڵ گیانیان لەدەستا و منداڵێکی تەمەن 15 ساڵ بە سەختی بریندار بوو. شانی باسە کە لە شارەکانی کوردستان و بە تایبەت پارێزگای ئیلام بەهۆی نەبوونی هەلیکار کۆمەڵێک کەس بۆ بژیوی ژیانی بنەماڵەکانیان ڕوو لە کۆکردنەوەی ئاسنەواڵە و پاشماوە مەترسیدارەکانی شەڕ دەکەن و بەهۆی کۆکردنەوە و ڕاگررتنی لە ماڵەکانیاندا هەندێک جار ڕووداوی لەم جۆرە ڕوودەدەن و قوربانی لێ دەکەوێتەوە. کۆبوونەوەی کەمەندامانی مەشهەد لە بەردەم ڕێکخراوی بەهزیستی. ڕۆژی شەممە 27 مانگی خەزەڵوەر کەمەندامانی شاری مەشهەد لا ناڕزایەتی بە دۆخی خراپی ژیان لە بەردەم ڕێکخراوی بەهزیستی کۆبوونەوە. بە پێی راپۆرتەکان ئیبراهیم ڕەیسی لە لایەحەی بودجێی ئەمساڵدا پشکی بودجێی کەمەندامانی بڕی و ئەو بڕیارەی دەوڵەت ناڕزایەتی بەرینی کەمەندامان و کارمەندانی بەهزیستی لێکەوتوەتەوە. لە چەند مانگی ڕابردوودا کەمەندامانی ئێران بەردەوام لە ئاست خراپی دۆخی ژیان ببورن کەمی ئەو بڕەپارەیە وەکو یارمەتی پێیان دەدرێت جابیر نەکردنی ئیمکاناتی ڕفاهی و بێبەشبوون لە بیمەی دەرمانی کارامە ناڕزایەتیان دەربڕیوە، بەڵام بەرپرسانی کۆماری ئیسلامی هیچ بایەخێکیان پێنادەن. یادکردنەوەی گیانبەخکردوانی شۆڕشی خەزەڵوەری 98 لە شیراز و کەرەج. ڕۆژی شەممە 27 مانگی خەزەڵوەر 2 مەراسم بە بۆنەی ساڕۆژی گیانبەخکردنی ئومید موئەیەدی و فەرهاد مەجدەم لە شۆڕشی خەزەڵوەری 98 بە بەشداری بەرینی خەڵک لە شارەکانی شیراز و کەرەج بەڕێوەچوو. بە پێی راپۆرتەکان ئومید موئەیەدی خوێندکاری تەمەن 20 ساڵی خەڵکی شیراز بوو کە لە ناڕزایەتیەکانی ڕۆژی 24 خەزەڵوەری 1398دا بە دەستڕێژی گولەی هێزەکانی ڕژیم گیانی لەدەستا. هەروەها فەرهاد مەجدەم تەمەن 37 ساڵ ڕۆژی 26 خەزەڵوەری 1398 هەتاوی بە دەستڕێژی گولەی سەرکوتگەرانی ڕژیم لە شاری مەلاردی کەرەج گیانی بەخت کرد. ڕۆژی شەممە 2 مەراسمی جیاجیا بە بۆنەی ساڕۆژی گیانبەخکردنی ئومید و فەرهاد لە شارەکانی شیراز و کەرەج لەلایەن بنەماڵەکانیانەوە ڕێکخرا و دایکانی دادخواز وێڕای گوشاری ناوەندە ئەمنیەتیەکان تێدا بەشداریان کرد و
پەیمانیان لەگەڵ ئاواتی تەواوی گیانبەخکردوانی ڕێگەی ئازادیدا نوێ کردەوە. دەست بەسەرکردنی ڕاحلە ڕاحەمیپور لە چاران. ڕاحلە ڕاحەمیپور بەندکراوی سیاسی پێشوو وە لە دادخوازانی دەیەی شەست بەیانی ڕۆژی شەمە 27 خەزەڵوەری 1402 پاش بانگێش بۆ دادسەرای ئێڤین دەست بەسەر و ڕەوانەی زیندان کرا. ڕاحلە ڕاحەمیپور پێشتر لە بەیاننامێکدا ڕایگەیاند بوو سەرەڕای ئەوەی کە بەهۆی نەخۆشی ناتوانێت لە زیندان بمێنێتەوە، بەڵام بەهۆی ئەو گوشارانەی ناوەندە ئەمنیەتیەکان بۆ خاوەن وەسیقەکەی هاوردوویەتی ڕەوانەی زیندان دەکرێت. ناوراو تەمەنی 72 ساڵە و بە بیانووی دادخوازی خوێنی بە ناحەق ڕژاوی براکەی بە ناوی حوسێن ڕاحەمیپور کە لە ساڵی 62 لە سێدارە دراوە و بە دوواداچوون بۆ چارەنووسی برازاکەی کە لە نێو زینداندا بە دنیا هاتە بە 6 ساڵ زیندان مەحکوم کراوە. ئازادی توماج ساڵحی بە دانانی وەسیقە لە زیندانی ئیسفەهان. ڕۆژی شەمە 27 خەزەڵوەری 1402 هەتاوی توماج ساڵحی هۆنەرمەندی دەستبەسەرکراوی سەردەمی شۆڕشی ژینە بە دانانی وەسیقە لە زیندانی دەستکردی ئیسفەهان ئازاد کرا. ئەکاونتی تایبەتی توماج لە تۆڕی کۆمەڵایەتی ئێکس ئەو هەواڵەی پێشڕاست کردوێتەوە و نووسیویەتی توماج کوڕی ئێران پاش 252 ڕۆژ ئەشکەنجە و ئازاری هێزە ئەمنیەکان و 21 ڕۆژمانەوە لە بەندی تاکە کەسی ڕۆژی 27 خەزەڵوەر بە دانانی وەسیقە لە زیندان ئازاد و لەلایەن بنەماڵە و خەڵکی ئازادی خوازەوە پێشوازی لێکرا. خۆپیشاندانی هەزاران کەسی خوێندکاران و کۆمونیستەکان لە یونان. دەیان هەزار کەس لە شارۆمەندانی خەڵکی یونان ڕۆژی 27 خەزەڵوەر و لە 50مین ساڵڕۆژی سەرکوتی خوێناوی شۆڕشی خوێندکاران دژ بە دیکتاتۆریە نیزامیەکان لە ساڵی 1970 زاینی ڕۆژانە سەرشەقام و وێڕای ئیدانەکردنی حمایەتەکانی ئامریکا لە دیکتاتۆری پێشوو پشتیوانی خۆیان لە خەڵکی فلستین ڕاگەیان. بە پێی راپۆرتەکان 25,000 کەس لە ڕێپێوانی ساڵانەی خوێندکاران و گروپە چەپەکان لە مەسیری باڵوێزخانەی ئامریکا لە شاری ئاتن بەشداربوون تاکو پشتیوانیەکانی ئامریکا لە دیکتاتۆری نظامی پێشووی یونان لە سەردەمی شەڕی سارد شەرمەزار بکەن. خوێندکارانی ناڕازی بە بەدەستەوەگرتنی ئاڵای فلستین دروشمی ئازادی بۆ فلستینیان بەرز کردەوە. جێگەی ئاماژەیەکە شۆڕشی خوێندکارانی یونانی لە ساڵی 1970 بەلانیکەم 24 خوێندکاری زانکۆی پۆلیتکنیکی ئاتێن لەلایەن پۆلیسی نظامی دەوڵەتەوە گیانیان بەخت کرد. خۆپیشاندانی لایەنگرانی فلستین لە چەند وڵاتی جیهان. ڕۆژی شەمە 27 مانگی خەزەڵوەر لایەنگرانی فلستین لە وڵاتانی بریتانیا، فەرەنسا، ئیسرائیل، ئیسپانیا، شیلی و پۆرتەغال دژ بە ژینۆسایدی خەڵکی غەزا ڕۆژانە سەرشەقام و خوازیاری ڕاگرتنی شەڕ بوون. بە پێچەوانەی ڕۆژانی پێشوو کە دەیان هەزار کەس لە شاری لەندەن کۆدەبوونەوە، ڕێخەرانی ئەو چالاکیە خۆپیشاندانەکانیان لە چەند شار و شارۆچکە و تەنانەت گوندەکانیش سازماندا و داوایان لە دەوڵەتی بریتانیا کرد نردنی چەک و چۆڵ بۆ ئیسرائیل ڕابگرێت. هەروەها لە پاریسی فەرەنسا خۆپیشاندانێکی گەورە بۆ پشتیوانی لە خەڵکی فلستین بەڕێوەچوو کە چەندین بەرپرسی دەوڵەتی و سەرۆکی ئیتحادی کرێکارانیش تێدا بەشدار بوون. بەشداربوانی ئەو ڕێپێوانە خوازیاری ڕاگرتنی شەڕ و ڕاگەیاندنی دەستبەجێ ئاگربەست بوون. لە تەل ئەڤیڤی ئیسرائیل سەدان یەهودی و عەرەبی دژ بە شەڕ لە کۆبوونەوەیەکدا خوازیاری ئاگربەست بوون و لە وڵاتانی شیلی، ئیسپانیا و پۆرتەغالیش بە هەمان شێوە هەزاران کەس دژ بە کۆمەڵکوشکردنی خەڵکی غەزا لەلایەن ئیسرائیلەوە خۆپیشاندانیان کرد. بەشداربووان داوایان کرد ڕێز لە خاستی ئازاد و سربەخۆی گەلی فلستین بگرێت و چیتر ڕێگە بە ژینۆسایدی هیچ نەتەوەیەک نەدرێت. دوا هەواڵمان سەبارەتە بە گیان لە دەستانی دەیان کەس لە بردومانی مەدرسەیەک لە غەزا. ڕۆژی شەمە 27 مانگی خەزەڵوەر فڕۆکەکانی ئیسرائیل مەدرسەیەکیان لە ناوچەی تەلزعتەر بردومان کردووە بەهۆیەوە دەیان کەسی مەدەنی کوژرا و بریندار بوون. بە پێی ڕاگەیاندنی بەرپرسانی بەهداشتی غەزا بەهۆی بردومانی مەدرسەیەک لە ناوچەی تەلزعتەر کە شوێنی مانەوەی پەنابەران بووە زیاتر لە 50 کەس گیانیان لەدەستا و دەیان کەسی دیکەش بریندار بوون. هەروەها شەڕ و پێکدادان لە ناوچەکانی وەکو جەبالیای غەزا بەردەوام بووەوە 200 کەسی مەدەنی و چەکداری حەماس
لە هێرشی ئاسمانی فڕۆکەکانی ئیسرائیلدا گیانیان لەدەستا کە یەکێکیان فەرماندەیەکی باڵای حەماس بووە. لە کەرانەی باختەری 6 لایەنگری حەماس لە شەڕ و پێکدادان لەگەڵ هێزەکانی ئیسرائیل کوژران. لەلایەکی دیکەوە باشووری لوبنان لە وەڵامی موشکبارانی حیزبوڵڵا بە چڕی بردومان کرا و بەرپرسانی حیزبوڵڵا ڕایانگەیان کە لە کاتی دەستپێکی شەڕ تا بە ئەمڕۆ 76 کەس لە هێزەکانیان لە بردومانەکانی ئیسرائیل کوژرا و دەیان کەسی دیکەیش بریندار بوون. ئازیزان هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد.